ڤێتنام دوای جەنگ بەشی یەکەم. Những con đường Nam Bắc nở hoa, bàn tay thân ái lòng không biên giới. Anh em ơi lắng nghe tình nhau, ngày vui lớn sẽ qua trăm cầu. Mẹ dâng miếng cau rồi dâng ngọt nhầu, cho hai miền chung cùng lòng thấy nao nao. ڤێتنام دوای جەنگ بەشی یەکەم. ئەو بۆمبانەی بەسەر ناوچەکانی ڤێتناما خراونەتە خوارەوە زۆر زیاترە لە ژمارەی ئەو بۆمبانەی لە جەنگی جیهانی دووەمە بەکارهێنراوە. لە باشووری ڤێتنام هەموو پیا و مناڵێک بە 500 کیلۆگرام لە مادەی تەقینەوە بردومان کران. لەو جەنگە نەگویسەیە زیاتر لە 1 ملیۆن ڤێتنامی کوژران کە زۆربەیان هاوڵاتی مەدەنی بوون. بەڵام لەگەڵ ئەوەشە ورەی گەلی ڤێتنام بە بەرزی مایەوە. دۆکیۆمێنتەری شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.